بويا بدعاء بريد كفره كبيغمبر فمي صلى الله عليه وسلم أخوف ما أخاف عليكم على أمة المضلين ترسنا كتيرين شتك لسر أمتكي كذي ترسوا بتسري أو بيشوا قمرايا نبون كبهوا وآرزي خويان دينيان بارچە پارچە کردو دایان تاشی بۆ مەسلحەتی خۆیان حەچەنێک لەبارەی بیدعەوە باس کەیت هێشتا هیچی باس نەکردووە لەبەرەوەی مبتەدیع مستەحیلە بۆ تۆبەکردن هەر ئەوە نییە سەر لە خۆی بشێوێنێ سەر لە خەڵکی چەشێوێنێ کابرای ئەگەر خراپە بکات هەر خۆیەتی عەرەقە خوات زینا کات پیاوە کوژێت دزیە کات هەرچیە کار خۆیەتی بەڵام مبتەدیع بە خۆیەوە ناوەستێت ئومەتەکەش وێڵەکات چەندان کەس لە ڕێگە لا ئەدات بۆیە هەر بەو بۆنێوەش باشترین کتابێکە باسی ئەم وێرانکاری کردبێت کە ئەهلی بیدعایی هێنن ناو ئومەتی ئیسلامەوە باشترین چارەسەریش ئەو چارەسەرەیە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم کە دایناوە ئەویش خوێندن و تێگەیشتنی کتابەکەی محەممەدی کوڕی وەضاحە ڕەحیمەه الله کە لە 287 تا وفاتی کردووە کە باسی هەموو داهێنراوەکانی بانگبێژان و پێشەوا و عەوام و مجاهیدین و باب هەر هەمویانی کردووە کە پڕە لە ئەثەر ئەو پیاوەلێکێکە لە محەدیثین لە زەمەنی خەیرا ژیاوە گەیشتووە بە ئەهلی خەیر وە کتابەکەشی لا یەزال کتابێکی پڕبەرەکەتە لەبەرەوەی کتابی سەلەفە دەست بەدەست هاتووە پڕە لە ئەثەری پیرۆز لە قسەی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە قسەی سەحابە لە قسەی تابعین لە زانایان کە پێی گەیشتووە لە تەحذیردانیان لە ئەهلی بیدعە و لە چارەسەرکردنیان و لە دوورکەوتنەوەیان